بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێ هاتووینێتە ناوپردان ئێرە سەردەمانێک بڕیارە گرنگەکانی شۆڕشی ئەیلول لێرەوە دەدران و هەروەها ڕووداوێکی گرنگکە پەیوەندی بە مێژووی پارتی دیموکراتی کوردستانەوەیە ئەویش بەستنی کۆنگرەی هەشتا کە لە دوای ڕێکەوتنامەی 11 ئازار لە ساڵی 1970 لێرە بەسا ئێمە بۆ ئەوەی باسی و کۆنگرەیە بکەین باسی گۆڕانکاریەکانی بکەین چی ڕوویدا لە کۆنگرە میوانداری ئەندامێکی کۆنگرەی هەشتمان کردووە کە ئەویش کاک تاریق ئەقراویە. کاک تاریق بەخێر بێت بۆ بەرنامەیە. ئەوێش بەخێر بێن بۆ ئەم ڕووداوە زۆر گرنگە ینی باسی بکەن و بیرەوەریەکەیەکی زۆر مهمە. بەڵێ کۆنگرەی هەشت لە سەردەمێکە بەسراکە پارتی چوو بۆ ناو ڕێکەوتنێکی گرنگی مێژوویەوە کاویش ڕێکەوتنامە 11 ئازارە. حەزەکەم بۆمان باسکە ئەوە دووەم جارە پارتی لە فەزایەکی ئازادە یاخود لە کەش و هەوایەکی ئازادا کۆنگرێ خۆیە بەستێ. جیاوازی ئەم کۆنگرەیە چی بوو لەگەڵ ئەوانەی پێشوو؟ وەک جەنابەت فەرمووی زۆر یعنی وەختێکی تایبەتمەند و بەنسبەت پارتی توزانی دوو عەهدی هەیەی پارتی لە نێزانی نەهێنی و کۆنگرەکانی نەهێنی و کۆنگرەکانی کە سەربەست وەکو حکومداری یعنی لە مەرحەلەی ئەو دوسێ کۆنگرەی واش بوونە یەکێک لە 1959 کاویش لە کەشاوایەکی ئازاددا پشتکە حکمی جمهوری کە کورد بەشێک بوو یعنی لە حکومداری و پاشان هی اتفاقی ئازار ئەویش کە کۆنگرەی 1970 کۆنگرەی هەشت یەکی هەفت لە ناوپردان بەسرا و وەفودێکی زۆر هات لە شخصیاتێکی بڵێن لە سەحافەت و میدیاش گەلێک بەشدار بوون و وفودی ئەحزابی تری کوردستانی هەموو لەوێ بوون بەشدار بوون شخصیاتی ناسراوی کورد وەکو یەکێک لەوانە بڵێن کامەران بەدرخان میر کامەران بەدرخان و خانمەکەی کە میێوانی بارزانی بوون و زۆر وەزیاندا بە کۆنگرەکە و ئێمەی وەفودی ئەوروپاش پێکهاتە بوو لە وەفودی کۆمەڵەی خوێندکارانی کورد لە ئەوروپا و لقی شش لقی ئەوروپای پارتی دیموکراتی کۆمەڵی خوێندکاران بوو یا بەڕاستیانی تێک هەڵ ببوو چونکە من هەم بەشداری بڵێن هەیئاتی کۆمەڵەی خوێندکارانی کورد بوومە وەختەیشتە نەبووم بەسەرک و هەیئاتی لقی ئەوروپا یعنی هەردوو لای دەگرتەوە بەڵام کە ئەوەی لە بیرمە ناوەکان کە هاتبوون لە ئەوروپا جەمال علمدار و لەگەڵ قەشەیەکی شێنا بوو لەگەڵ خۆی ئەوە پاشان دکتۆر محەممەد ساڵح جمعە دکتۆر سەردار ئەراراتی من خۆم و چەند کەسێکی تر خوایە بەلکی ناویان هێشتا بێتە بیرم کە ڕێگایەکی دوورمان لە بەغداوە هاتین هەتا گەیشتینە کۆنگرە طبعا ئەو کۆنگرە تایبەتمەندی خۆی هەوە زۆر وەکو ئەوەی یعنی لە کەشاوایەکی ئازادات و کۆنگرەیەک دەبەستی و تۆ دەتەوێ بەشداربی لە حکومدارێک طبعا هیچ لەوانەی کە اتفاقات بووە جێخۆی نەگرتیە چونکی نیەتی حکووماتی ئەو زمانەی هەتا ئیشتش بەلکی ینی ئەو شتەرما بێ خراپ بوو یعنی ئەو وەکو وەختێکی ئەوە بوو بەڵام بە کورد ئیتر فەرسەتێک هاتە پێشەوە کە خۆی ئیثبات کە خاستەن پارتی دیموکراتی کوردستان کە قیادەی شۆڕشی دەکرد بارزانی نەمر ئەو فەرسەتێک بوو کە ئیتر بکەوێتە مەجاڵاتی تری ئیش هەتای مەجاڵاتێکی مؤسساتی بەشداری حکوم لە حکوومەت یعنی وەزیرمان هەبێ خەڵکێکی وامان توانە هەبێ کە ئیتر ئەو وەزعە مەنج بکەتن چونکی وەزعەکە زۆر ئاڵوژ و زەحمەت بوو هەرچەندە یعنی ئەمان دەزانی نیەتی حکوومەتیش بەلکی وانە بێ وەکو جددی نەبن لەو مەسەلە ئەگەر باسی حیزبی بەعسکەین ئەوانیش نوێنەریان لە کۆنگرەیە بەڵێ نە لە ساڵی هەفتان بدایەتی نوێنەری بەژار بوون یعنی خۆ هەتا ماوەیەکی تریش یعنی وفود هەبوو شت هەبوو لەگەڵ قیادەی شۆڕش من زیاتر مەبەستم لە کۆنگرەکەیە لە کۆنگرەکە حیزبی بەعس قسەی هەبوو بەڵێ هاتبوو ئەم حەزبی
حزب الشيوعي بجدار بو أحزاب كردستاني بجدار ببون مويان تيدا بون يعني خلقك زوري كشخصياتش كوتم يعني بجدار بون أي لبيرو بروغرامي بارتيا كسردمان شنوية هيج جوران كاري كرا طبعا جوران كاري كرا كبجنجي لقال أو وضعين ويتو چونك استلا حكم داي لا وضع شورش أبي تيبران بي وضعكي مؤسساتي خوما نيتر يواش شورشش دست بكربو بعضي چونك منطقة حرمان هبو بعضي مؤسسات درستي كربو أمانات درست بون لكردستان أماني في الوكو بلين وزاراتي تايبت بكردستان ووزارات تعيين بكين لبغدا كان وزير منهبه شون إشي لبغدا لقل أو جبهة وطني خويا يعني حزبي بعث وأنا كإدارية أو وضعية بكين كهمومان هيواو أمل ما نوبو يعني وضعكي تايبت من بيا أبي بلام وكو قلتم يعني حكوماتي بغدا هيجا لسر وعدي خونا موت ما مسايوا هم وەکو خوێندکاران هە وەکو پارتیش کە هاتبوون ئێوە پرۆژەی تایبەتان هەبوو یاخود ئەگەر وا بڵێن کۆنگرە بەرامبەر خوێندکاران و بەرامبەر دەرەوەی کوردستان هەڵوێستی چی نوان یاخود طبعا كهاتبوين يعني أوي تمثيلي حزب ما انكر تمثيلي أوي كومالي ذكرت مش طبعا مطالب ما نهبو كزيادة اهتمام بأوروبا لو وضعي كزخمة كي قوربو يمي دراز لمجالات عالمية ودولي دا يعني قرباني سياسي دروا يعني زور تأثيري خوي هيا كومالاتش حزب لقي أوروبا دورة كي جاواستر ببيني وإمكانياتي ترهبي كبتواني أو واجبة أدا بكتن رجال كونغردا طبعا كان روج بو يعني هذا مناقشاتي وادا بو وكلميكم الله خون كاراني كرتبو كلمي لقي أوروبا شابو كبيش كشيان كراو طبعا لويجدا أو رغبتيان ديار كر يعني جرنجي بودرا كدبلوماسيتي كرديش بيش خند دروا بله جرنجي بودرا باشين باش أو خطواتي باش كونغرا يعني دركوت كراستي اهتمامك يزور خودي نمر بارزاني وكو قائدي شورش اهتمام بدروا ددرا چونك وفودك يزور دهات وفود چون بو دروا كلوي تر مؤسساتك دبلوماسيتي دروا بيابه وفعلا اجتماعات وشت كران حتى تشخيصي نوينران كران و يعني لجنيكي علاقاتي خارجي يعني بيابو او باش كونغرا كهمو برياراتي كونغرا بون بس يواش حتى بون او حقيقة طبعا يتر هفتا بينج بسر داهات يعني ما هو كزور كم بودي بس او تشتا استمراريتي هبو حتى باش هفتا بينجيش ما مسايو بو خوتان هيج وكو نوێنەری پارتی و وەکو خوێندکاران لە چەند کۆنفرانس و کۆنگرەیەکی گرنگ بەشداریتان کرد لە دەرەوە لەوێ چۆن دەنگی کورد و دەنگی پارتیتان گەیاندا ئەو خەڵکانەی دەرەوە هەر وەکو گوتم مەرحەلەیەکی نوێ بوو کورد و بوو پارتی دموکراتی کوردستان پێیاد بوو ئەو مەجاڵاتی یعنی دەرەوەی سياسة ودبلوماسيات إجا اهتماماتي دروا ببارتي زياتر بو چونك يعني بشكل حكم داري العراق لبر أوا زور يعني وفود دهات وفود چون دعوتيش بو بارتي زور لمنظمات دولي لأحزابي دروا لحكومات كبتشن بجدار من لكونفرنسات ومؤتمرات يعني بو مثال يعني منش جار تكليف كرام ودو جار اشتيك لبو جبهة وطني بلغاري كبناوي بارتي ويكيش بو مؤتمر حزب الشيوعي فرنسي بو او قيادي جورج مارشي ذكروا زورش لمنظمات ومؤتمرات وسمينارات دروا بله ما مساباسي اول كد ك بڵێن نوێنەری پارتەکانی پارتە کوردستانیەکانیش بەشدار بوون بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستانە وازانم کۆمەڵێکین کێشە هەبوو لە ناو خۆیانە ئایا لە کۆنگرەیە هیچ هەوڵدرا بۆ ئەو کێشانە هەڵکرێ یاخود تێڕوانینی کۆنگرە بەرامبەر پارچەکانی تری کوردستان چۆن بوو؟ بەڵێ ئێڕوانینەکەوا بوو یعنی احتیمامەک هەر هەبوو یعنی خطوتی سریش بەلکی هەبووە لە وەزعێکدا کە توازانی
زور زحمت بو أو علاقاتنا إجا هي روجاواي كردستان كدهات طبعا ببنا أطراف بله يعني بارتي هولي دا وبارزاني خودی شخصی بارزانی که آوانه پیک بین بخوان وضعک ببین نوا بس نلنا و کنگره دا لپاش کنگره تو 3 مانگک مانه و 2 مانگ وابزان مانه و حتی مشاکلی خویان حل بکن و بگن نتیجه طبعا پارتکانی تریش هبون هی کردستانی بجن باکور و روش حالات اوانش يعني بريزنت يعني هبو لو كونغرا دا بس همو شت لا كونغرا دا باس ندكرا يعني لقاءات جانبي وشتي وهبو زور بله وفدي أوروبي هاتمون كجنيان تيدابو لكونغرا وينكان يعني بله بله جنان خاصة اتحادي نساء كردستان يعني أفريقيا كردستان دورة كي زور والله أنا هبو أو وقتها زكي إسماعيل حقي يعني مسؤولي يكتي أفريقيا كردستان بو وفعلا دوري أن لبغداد وليرة لمؤتمر جدا دوري كي باش أنا أبو خذي وجاهر زكي اسماعيل الحقي أندامي اللجنة المركزية. بقشتي يوا بتايبتي ولا دروات بونو كتابي وشوزانم أفاني وكو أفندي بونا أفندي بونيوا هاتمون أم شوية كجندي كردستان أو أنا راضي بون لا شێوەی بەڕێوەبردن و کارکردنی ناو کۆنگرە ئەوانە یاخۆت بە کەم و کوڕیتانە بینی والله بەپێی ئەو وەزعی ئەو وەختە تزانی ینی قاعەمان نەبوو نەبە قاع کەپرێکی گەورەیان دانابوو لێرە لەو ناوانە لە ناوپردان بوومەش چەند کەپری بچوو ینی کەپری گەورە بوو مؤتەمەر قاعی مؤتەمەر بەلکی ڕەسم هەیە ببێت کەپرێکی گەورە بوو ئارێ نزیکەی 500 کەسیان ئەندامی کۆنگرە بوون و میێوانان و ئەوانە دەبینی ینی بەساتەتی ئەو وەختە و بوومەش چەند کەپریان دروست کرد بوو بوو میێوەوان لەسەر ڕووبارەکە ینی جوولەکەی ئەو جا ئێمە تێدا دەحەواینەوە و جار جار دەچوین و ملاقات و تشتی وامان دەکرد یعنی وفودیش هەبوو خەسر سەلام بەداخەوە ئێستا هیچ ئاسارێکی نەماوە ئەوە کەماسیە دەگەڕێتەوە بوو پارتی کە احتیفاز بەوە ئاسارەیان نەکردیە ئێستا تەماشا بکە یار نادۆزیەوە جێگاکان بەداخەوە ئەی ئەگەر ڕۆڵی ژەنەڕاڵ بارزانی لە کۆنگرەیە چۆن والله کاریگەر بوو طبعا وەکو دێتە بێرم یەکێک لەوانە مەسەلا مەسائلی مستەقبەلی یعنی دووربینیەکە ڤیزیۆن لە مەستەفا مەشهور مثلا دكتور محمود عثمان هەسا لە مؤتەمەر گوتی ئێوەی ئێمە ڕۆژێک پێش خۆ دەبینین مە لە مستەفا بارزانی 10 ساڵ پێشتر ئەبینێ ئەو قسەی کرد لە مؤتەمەر یان حەبیب محەممەد کەریم کە هەسا گوتی مادام چاگون البارزاني موجود لا تخافون يعني لا أزمات ولا شت يعني كعلاج أو يعني شخصيتي بارزاني لا درو ولا ناوى ولا همو شينك مصعب زور يعني كي قوربوا حتى لا درو يعني أغلبي مسؤولين درو يعني زياتر علاقاتك شخصيش ينهبوا لقلب بارزاني. بالله زور سواز ما مصابين راني خوشويست بمشي وياتنا كوتاي الخيم جارو لا الخيدات ودا لقلطان منه زور سواز ما شاء الله.